سڵاو بەخێر بن پەناڵی شەشەمە ئەمڕۆ کە بە ناوی یەکگرتنی پەروەردە و دەستپێشەرانی کارە لەم پەنەڵە سێ میوانمان لەگەڵایە بەڕێز کاک ڕەنجەر سەعید بەڕێوەبەری سەنتەری بەرەوشوونی کار لە زانکۆی کۆمار، بەڕێز جیهاد جاف دامێزرەر و بەڕێوەبەری کۆمپانیای فکر، بەڕێز کوردین لوقمان دامێزرەر و بەڕێوەبەری کۆمپانیای باریۆ ئەجڤەنچەر. بەخێر بن سەرچاو. سەرەتا لەگەڵ بەڕێز کاک ڕەنجەر دەست پێکەین وەکو سەنتەری بەڕێوەبەرچوونی کار لە زانکۆ چیەکەن؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ڤین فاوندیشن و سپاس بۆ ڕێخستنی ئەم پانەڵە و هیوادارم دەستگاکانی کە ڕێکخراوەکانی کە چاو لە ڤین فاوندیشن بکەن بۆ زیاتر خزمەتکردنی توێژی گەنجان بە تایبەتی لە کاتی ئێستەیە کە خۆتان ئاگادارن بە کۆمەڵی قەیران و کێشە لە بواری کار و ڕێخستنی کار و دۆزینەوەی هەلیکار تێئەپەڕین. من ئەمڕۆ لێرم وەکو زانکۆیەک کە ئەزمموی کاری لە بواری کارسازی و دروستکردنی کارسازدا هەیە. ئێمە وەکو زانکۆی کۆمار هەر لە سەرای دروستبوونی زانکۆمانەوە کارسازی بۆ بەشێک لە پرۆگرامەکانمان واتە هەوڵمان داوە لە پرۆگرامی خوێندن ئەو چەند ساڵی کە فێرخوازدای ئێمەیە ئاشنایان بکەین بە بواری کار، چونکە باوەڕمان وا بووە پێویستە فێرخوازەکانمان بە شێوازێک دروست بکەین کە لە ئاستی چاوەڕوانی کۆمپانیاکان و بازار بن، خواستی بازار، چونکە وەک ئاشکرایە بەپێی ئەزمموی کارمان لە کەرتی تایبەت و بەپێی ئەزمموی کار ئەو بڵین پەیوەندیانە کە لە بینی ئێمە وەکو زانکۆوە لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت تا هەمانە بەداخەوە بەشێکی زۆر لە زانکۆکان لە ئەمڕۆیە زانکۆکانی کوردستان ئەو دەرچوانی کە دروستی دەکەن کە پێیان دەگەێنن لە چاوەڕوانی خواستی کۆمپانیەکان و بازار و هەلیکارانی لەبەر ئەوە وای کردووە قەیرانێکی زۆری هەلیکار لە ناو توێژی گەنجان دروست ببێ و نەتوانن فێرخوازەکان بە شێوازێکی ئاسان کاریان دەست بکەوێت. ئێمە چەنە پرۆگرامەکەیەوە تایبەت بە خوێندکارە ئیش لەسەر خوێندکارەکان؟ بەڵێ ئێمە ئەمە پرۆگرامی دەرسی ئەنتەرپرنۆرشیپمانە کە یەکێکە لە کۆرسەکان کە فێرخواز لە زانکۆ پێویستم کۆرسە وەربگرێ، یعنی کۆرسێکی اختیاری نیە ئیجباریە، بە تایبەتی ئەو فێرخوازانی کە لە کۆڵێژی بزنس بە سەرجەم بەشە جیاوازەکانیەوە ئەخوێنن پێویستە ئەم کۆرسە وەربگرێ و ئەم کۆرسەش لەلایەن کەسانی شارەزا لەو بوارە ئەوترێتەوە، ئەوانن کە خۆیان لە بواری کارسازی جێگە و دەست و پەنجەیان دیارە و یان ئەو کەسانە ئەزمموی کاری دەرەوەیان هەیە. ئەم پرۆگرامە تایبەت بە خوێندکارانی بزنسن یان هەموو بەشەکان ئەدەبی خوێن؟ ئێمە بە پێی سیستمی زانکۆمان کۆڵێجی بزنسمان هەیە، کۆڵێجی بزنس لە کۆمەڵێک بەشی جیاواز پێکاتەوە، ئیکۆمەرسمان هەیە وەکو بەش، ئەکاونتینمان هەیە وەکو بەش و بزنس ئەدمینیستریشنمان هەیە. ئێمە ئەم کۆرسە فێرخوازانی ئەو بەشان ئەو کۆڵێجە بە هەموو بەشە جیاوازیەکانەوە لە ئێستەیە ئەو کۆرسە وەرەگرن. لە ناو زمنی کۆرسەکەیە ئێمە تەرکیزمان کردوتە سەر سێ لایەنی جیاواز. لایەنی یەکەم ئاشناکردنی فێرخواز بە ئەنتەرپرنۆرشیپ واتە خۆی مەفهومەکە چییە و بەشێکی کەی کۆرسەکە بریتیە لەوەی چۆن بزنسی خۆ دروست بکەی، واتە چۆن بی بە ئەنتەرپرنۆر ئەوەی کە پێوترێ کارساز. لایەنی سێهەم ئەوەیە کە چۆن دیڤلۆپی بکەی واتە گەشەی پێبێ. ئەم کۆرسش لە ماوەی 15 هەفتە ئەوترێتەوە و بە خۆشحاڵیەوە بەشێکی ئەتوانم بڵێم بەشێکی باش لە فێرخوازەکانمان توانیمیانە سوود لە ئەزمموی زانکۆکە بە عام بە هەموو دەرسە جیاوازەکان و بە تایبەت دەرسی ئەنتەرپرنۆرشیپ وەربگرن و بتوانن خۆیان گەشە بە بزنسی خۆیان بن و سەرکەوتوو بن و ئێمە هەمووی ئەوانە بە دوواداچوومان بۆ کردنەوە فێرخوازان و لینکی ڤیدیۆ و سەکسێسفڵ ستۆریەکانیان لە چەنەڵەکانی زانکۆ دانراوە ئەتوانن دواتر سەردانی بکەن. قەزدەکەی ئێمە لێرە ئەوەیە بتوانین فێرخوازەکان بە شێوازێک دروست بکەین کە بەڕاستی بازاری کار خواستی لەسەریان بێت و بیانەوێت لە ڕووی گەشە پێدان بە سکیڵە جیاوازەکان، بۆ نمونە زمان کە من بەپێی ئەزمموی کاری خۆم کە لە کۆمپانیایەکی دەرەوە کارم کرد و یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێمە ئەوە بووە کە بەشێک لە فێرخوازەکانی زانکۆکانی کوردستان کە دەرەچن لە زانکۆوە تەخەڕوجەکەن بەداخەوە کێشەی زمانمان هەیە، ینی تۆ کە کێشەی زمان تبێ بەڕاستی ناتوانین لە کۆمپانیایەکی دەرەوە کار بکەیت، لەبەر ئەوەیە زۆر جار ئەو ڕەخنەش ڕوبەڕووی کۆمپانیاکان دەبێتەوە کە بۆچی
پشت نابەستن بە دەرچۆکانی زانکۆ خۆماڵیەکان. کاکڕەنجەر تا چ ڕادەیەک پەروەردە تەسیریان ڕەبتی هەیە بە کارسازیەوە یان چ ڕادەیەک تەسیری هەیە بە شێوەیەکی ڕاستەخۆ نان ڕاستەخۆ چ دەورێکی هەیە پەروەردە؟ بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە پەروەردە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەو مەجالەیە. ئەگەر ئێمە باسی ڕۆڵی پەروەردە بکەین لە مەجالی کارسازی پێویستە ڕۆڵەکە دابشکەین بە دوو لایەنەوە، یعنی یەکێکیان ڕۆڵی ناوەندە خوێندنەکانە، ناوەندە پەروەردەیەکانە وەکو زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، لایەنێکی تر فێرخواز خۆیەتی باڵین خودی خوێندکار خۆی. ئەو ڕۆڵی کە ڕەبتی بە ناوەندە پەروەردەیەکانەوە هەیە، یەکەمیان ڕۆڵی وەزارەتی خوێندنی باڵایە. ئێستا لە زانکۆکانی کوردستانە ئێمە سنتەری گەشەپێدانی کارمان هەیە کە ئێمە وەکو زانکۆی کۆمار ئەو سنتەرەمان هەیە و بە خۆشحاڵیەوە تا توانی بێتمان بە شێوەیەکی چالاک بەشدار بووین لە بەجێهێنانی ئەرکەکان. پێویستە وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەت لە ئێستایا گرنگیکی زۆر تایبەت بەم سنتەرانە بداواتە لە ڕێی دابیدکردنی بودجە بۆیانەوە و لە ڕێی کار ئاسانی بۆیانەوە بۆ ئەوەی کاریگەریان هەبێت کە ئەوان فێرخوازەکان ئەناسن و پەیوەندیەک دروست بکەن لە بینی بازار و کردی تایبەت و خودی فێرخوازەکان. لایەنی دووهەم زانکۆکان وەکو ناوەندە پەروەردەیەکان ئەرکێکی تیان ئەوەیە کە بەڕاستی پێویستە نوێکاری لە پرۆگرامەکانی خوێندن بکەن، چکە وەکو ئاشکرایە زۆرێک لە زانکۆکانی ئێمە پرۆگرامەکانیان ئەگەڕێتەوە بە سەردەمێکی زۆر کۆن کە لەگەڵ بەرەو پێشچوون و تازەگەری و بزنس و هەلی کار و خواستی کۆمپانیەکانە ناگونجێ. لەبەر ئەوە فێرخواز لەم کاتە کە دەرەچێت لە زانکۆ ئەو توانە پێشکەوتوی نییە کە بتوانێت خۆی بدۆزێتەوە لە یەکێک لە کۆمپانیەکانیان لە شوێنەکانی کردی تایبەت بەعام. لایەنێکی کەشکە ئەوەش هەر ڕۆڵی زانکۆکانە پێویستە هەوڵ بدەن توانای خوێرخوازەکانیان بدۆزنەوە بەڕاستی و لە زۆر لە وڵاتە پێشکەوتوەکانیشا بۆ ئەم مەسەلەیە زانکۆکان توانیمیانە بودجەی تایبەتی بە خۆیان هەبێت کە لەڕێی ئەم بودجەیەوە پشتگیری ئەو پرۆژانە ئەکەن کە فێرخوازەکان پێشکەشی بەشەکان یان ناوەندەکانی گەشەپێنانی کارەکەن بۆی بتوانن فیلتەرێک بۆ پرۆژانە دروست بکەن و پرۆژە سەرکەوتوەکان فەند بکرێت کە بۆ نەفەندین ئەگەر لەو کارسازە بە ڕێزانەشەوە لای بکۆڵینەوە بینین فەندین یان پشتگیریکردنێکێکە لەو کێشانێک کە لە کارسازیە کاکڕەنجەر زانکۆی کۆمار چۆن پشتگیری کارسازیان خوێندکارەکە دوای تەخەڕوجیان دوای جامیعایی بێوێت کارێکی خۆی بکە چۆن ئێوە هاوکاریەکەن؟ بەڵێ ئەو پرسیارێکی زۆر بەجێیە بەڕاستی. ئێمە وەکو زانکۆ تەنها لەو مدەیە لەگەڵ فێرخوازەکانان نین کە ئەو 4 ساڵە 5 ساڵە بەپێی بەشەکەی کە فێرخوازی ئێمەیە. ئێمە لە دوای تەخەڕوجیش و لە دوای دەرچوونی فێرخوازەکە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ فێرخوازەکان هەیە و لەگەڵ یانای لە ڕێی سێرڤەی و لە ڕێی بەدواداچوون بە هەر ڕێگەیەک بێت تەریقەیەک بێت کە بتوانین بزانین فێرخوازەکانمان لە کوێن بەڕاستی. ئێمە توانیمانە لەگەڵ ڕێکخراوەکان NGOکان و لەگەڵ کۆنسوڵگەریەکان و لەگەڵ UN بەشە جیاوازەکان ئەوانە ئەو شوێنانی کە فەندینی پرۆژەکانەکەن توانیمانە بە تایبەتی کە ئێستا دەستمان پێ کردووە بەو بیرۆکەیە بەڕاستی لەگەڵ ئەو شوێنانە پەیوەندێکی باشمان دروست کردووە لە کاتێکا کە با بڵین ئێستا حالیان تازەترین پرۆژە کە ئەمڕۆ ئەخیر ڕۆژی بوو ئێمە چەند ڕۆژێکە بە فێرخوازەکانمان ناردووە هی UN لە سلێمانی کار لەسەر کۆمەڵێک پرۆژە ئەکا کە هەمی گرانتن بەڕاستی ینی ناشگەڕێتەوە نیە قەرز بێ. ئەو کەسانی کە دەستی کردو بە پرۆژەیەکی خۆی ویان لە دەست پێکردنایە ئێمە ئاگادارمان کردوون کە ئەو ئەپلیکیشنانە پڕ بکەنەوانێ بۆ ئەوەی ئەو گرانتانە وەربگرن وەکو ئەوە بەشێکی کارەکەمان بەشی کاری کەش لە پلانوانە هەیە بەڕاستی ئەوانەی کە پرۆژەی کاریگەریان هەیە ئێمە بتوانین وەکو زانکۆ سەرپەرشتیان بکەین و ئێمە ئەتوانین ئەوە بڵین باوەڕمان بە توانای فێرخوازەکان هەیە و ئێستش بەشێکی زۆر لەو فێرخوازانەی کە دەرەچن توانیانە ناو زانکۆکەی خۆشمانەکە وەکو هەر کارکردن کار بکەن بەڵام وەکو ئەنتەرپرنۆرشیپ و ئەنتەرپرنۆر ئەوەش بابەتێکی جیاوازە لەو ڕوانە ئیشمان لەسەر کردووە. دەستی خۆش بێ ئەگرێمەوە بەلای جەنابێت بەڕێز کە کوردین لوقمان دامێزرەر و بەڕێوەبەری کۆمپانیای باریۆ ئەدڤێنچەر بەخێر بێ کار کوردین.
کا کوردی نتوانی باسی پرۆژەکەی خۆتمان بۆ بکەیت و چۆن دەسە پێ کردو و بە کورتی باسی پرۆژەکەمان بۆ بکەین؟ بەڵێ سەرەتا من وەکو خۆمەزمونێکی پێشوەختم لە فۆتۆگرافی و دەستم پێ کرد ئەلبەتە سروشت هەمیشە هاندەرمان بۆ دەستپێکی زۆرێک لە پرۆژەکان من بە فۆتۆگرافی دەستم پێ کرد سەرەتا دواتر بیرم لەوە کردەوە کە من ئۆتۆمبیلەکەم پێویستە ئامادەکارکەم تا ئامادەیکەم تا کوتام چم بۆ شوێنە زۆر دوور و سەختەکان ئیتر کە ڕیسێرچێکی زۆرم کرد لەوەی کام سیارەیە پێویستی بە چەندێک ئامادەکاری هەیە سیارەکانمان بەرز کردەوە گەشتمانە کرد بۆ شوێنی سەخت بۆ شوێنانی کە خەڵک خۆی ناتوانێت دەستی پێ بگا من سەرەتا بە فۆتۆگرتن دەستم پێ کرد بە تۆمارکردنی ڤیدیۆ ئیتر وردە وردە زیاتر لە چەند ساڵێک 4-5 ساڵێکی تێپەڕی و بیرم لەوە کردەوە کە ئەمە بێتە کۆمپانیایەکی گەشتی ناوخۆک و تەوریزم سوودێ بگەێنین بە هەم داهاتی دەرەوە بینینە کوردستان هەمیشەوەی کە دەستمان هەبێت لەوەی کە ئەو سروشتە جوانە نەبینراوە پیشانی خەڵک بین ئەمان بینی کۆمەڵێک شوێنی دوورە دەست هەیە کە بەڕاستی خەڵک ناتوانێت دەستی پێ بگا ئەو ئێمە تاکە کەسین کاتوانیم بچینێ بە حکمی سیارەکانمان بە حکمی شارەزاییەکانمان ئیتر سەرەتا چیرۆکەیمە لەوە دەستی پێکرد کە چەند ساڵی خۆمان گەشتمانە کرد ئەڕۆیشتین بەبێ جیاوازی بۆ ناوچەکانی دووهۆک و هەولێر و سلێمانی و بۆ هەموو شوێنەکان سەرحەدودەکان ئیتر لێرەوە دەستی پێکرد کە بیرم لەوە کردەوە کە ئەم لایفستایلە و ئەم ئەزمونەش بۆ خەڵکی ئاسایش بەردەست بێ کە بتوانن ئەو ئەزمونە بکەن بتوانن چەند شەوێ لە ناو سروشتا بمێننەوە بە حکمی و خیبرەی کە ئێمە هەمانە چەند با بڵێن گەشتەکانمان کاکەین چەندین ڕۆژەکە مێنینەوە لە سروشتا ئەو ئەزمونەش بین بە خەڵکانی زۆر کات ئێسام گەشتێرانی کە لەگەڵمانایەن هیچ کات ئەزمونیان نەکردووە شەو بمێننەوە لە شوێنێکە ئێتمادیان لەسەر ئێمێ کە ئەمە ئەزمموی ئێمە و ئێمە خیبرێکمان هەیە لەو بوارە بۆیە هەمیشە شەوانە سەعاتێک بۆ خەیانین کە کۆمەڵێک ئامۆژگاریانەکەین چۆن خێمەکان هەر لە دەستپێکی هەڵانی خێمەکان و لەوەی کە پێویستە شەوانە چۆن مامەڵە بکەن و با بڵین شوێنەکەمان دابەشەکەین بەسەر چەند زۆنێکە ئەم زۆنانە نابێت تێپەڕێ لێرێ ئەمە با بڵین سنووری ئێمەیە ینی کاتێکی زۆر خۆشە بین بەسەر بەیەکەوە بەجگە لەوشی کە من زۆرێک لە گەشتیارەکان بن بە هاوڕێم ینی لەوێ کە دانیشن قساکەین و ڕابۆچوو نەگۆڕینەوە یەکتر ناسین ڕوئەیە ئەزمونێکی زۆر جیاوازەوە هیواداریم توانین لە مەجالەیە زیاتر خزمەتکەین و کە دەستمان هەبێت لەوەی کە ئەو سروشتە نەبینراوە پیشانی هەموو خەڵکی بین چجا گەشتیاری ناوخۆ بێ چجا گەشتیاری دەرەکی بێت ئەوکو کۆمپانیەکان چەند بەشدان هەیە چی ئەکەن ینی ئەو کەسانی کە بەشداریەکەن ینی تورەکانتان پێکاتووە لە چی ئەکەن ئێمە کۆمەڵێک سرویسی زۆرمان هەیە بەڵام ئەلبەتە لە دەست پێکەوە ناکرێت هەموو سرویسەکان لە بەردەستا بن وەکو یەکەم جا کە دەستمان پێکردو بە ئۆفرۆدا هەموو سیارەکانمان بەرز کراوەتەوە لێفت کرا و تای گۆڕدرا و ئامادەکرا بۆ شوێنە سەختانە کە بڕوات و بەجیال لەوە کەمپینمان هەیە بەڵام وردە وردە سرویسی ڕفتینمان هەیە کە چەند کەسێکە توان پێکەوە لە ناو بەلەمێکە بە ئاوێکی سەری ئابڕۆن کە ئەمە شارەزایەکی باشی پێویستە و بۆ ئەزمونێکی جیاوازیشە بۆ خەڵک بەجیالەوە گروپی شاخەوانیشمان هەیە کە ئێمە گەشتەکەین بۆ شوێنی زۆر دوورتر ینی با بڵێن ئەو شوێنانە نین کە گروپەکانی تر پێشوەختە بۆی ڕۆیشتون ئێمە چینە شوێنی دوورتر تا بتوانین با بڵێن شاخ و شوێنی دوورە دەستمانێ ئەوانش تاقی بکەینەوە سرویسەکانمان بەم جۆرە دەست پێکا بەڵام ستێپ بای ستێپ ئەچینە پێشەوە لە پێشکەشکردنیان گرفتەکانتان چی بوو لە بیدایەت و کە دەستان پێکرد چۆنی دەستان پێکرد و کێشەکانتان چی بوو چۆن توانیتان چارەسەری کەن و وەکو کارسازێک چۆن توانیت ئەم ئیشە دەست پێ بکەیت من سەرەتا سوپاسی هاوڕەکان مەکەم هەنێک لە هاوڕێ دڵسۆزەکانم کە هەمیشە پێیانەوتم لە بچووکەوە دەست پێ بکە چاوەڕێ ئەوە مەکە کە هەموو شتێک وەسعەکە بۆ تۆ لەبار بێت چاوەڕێ ئەوە مەکە کە با بڵێن ئینڤێستەرێکی باش بێت پارێکی باش لە مەشروعەکەی توای ئینڤێستکە بۆ ئیمکانێتی کە خۆت هەتە دەست پێ بکە بالفعل من ئەو شتم بە باش زانی کە دەست پێ بکەم من زیاتر لە 2 ساڵە لەسەرم بیرۆکەیم کارەکەم ئامادەکاریەکەم لە خۆمالەوەی کە پێویستە سەرەتا من لە بزنس تێ بگەم لە مارکتینگ لە کۆمەڵێک توڵ هەیە کە بیزانم ینی ئەمانە ئەساسیاتن کا بێ بیزانیت بەر لە دەست پێکردن بۆ من گرنگ بۆ شتانەوە بۆ بزنس پلانێک بنووسمەوە کە بزانم من ئامانجەکانی من چییە بەتەمان بەرەو شۆ بڕۆم و پلانی 5 ساڵ 10 ساڵی داهاتوم ئەبێت چی بێت من بەمانە دەستم پێکرد سەرەتا
ئیتر دوای ئەوە بڕیارما کە دەست پێ بکەم بە ئیمکانیەتانی کە خۆمان هەمانە بەنمونە چەند ساریەکەم هەیە و لەگەڵ هاوڕێکانم کە ساری تریان هەیە ئەمانە هەمومان یەکمان گرتو کە دەستکەین بەم کارە بەڵام گەورەترین مشکیلە کە لە بەردەم ئەو بزنزانن کە یەکەم جارن ڕوو ئێنسا بۆ منە ئێمەکو کۆمپانیایەکی ئەدڤێنچەر یەکەم کۆمپانیین کە ئۆفەری سەرکەشیمان هەیە بەنمونەوەکو ئۆڤڕۆد و کەمپین بەنمونە ڕەفتین بەنمونە پاسکیلمان هەیە پاسکیلی شاخەوانی ئەم شتانە بەداخەوە حکوومەت کار ئاسانی زۆر بۆ ناکە ینی بەنمونە چێت دایرەکانەوە لێت تێناگەکەم ئەس بزنزەی تۆ لەکوێیە جێ ئەبێتەوە گەورەترین مشکلەکانمانە کە هەمانە ینی بەنمونە من هاوڕێی ترم هەبووە کە بزنزەکەی یەکەم جار بۆ لە عێراقا بیکات هەمان کێشەی هەبڕ لە ڕیجستریشنە هەیبووە بەنمونە لە ژووری بازرگانیە تووشی ئەبێت ئێستا هەر بەنمونە منەگە باسێکی ناوی باریۆ بکەم باریۆ وشێکی زۆر دێرینی کوردیە بەواتای یەکەمیەت یا ژمارە یەکێت ئەم ناوە وشێکی کوردیە هەتا ئای سلمێنی کە کوردیە زۆر مەراحیلی پێویستەکە تێیپەڕێنی لەوە زەحمەتر و کۆکوتم ئەوەیە کە چجی هەتێک تۆ لە خۆی ئەگرێ بەنمونە من بێستاشەوە لەو مشکلین کە ئایا چ جۆرە ئیجازەیەک بن بێمە حکوومەتیش خۆی نازانێت لەبەرەوە هیچ ڕێنماییەک نییە لەسەر و کاری کە ئێمە ئیکەین تا ئێستاوی کە هەبووە گەشتیاری بە پاسا بۆ یا خۆ تکتی تیارە بۆ یا ویزا بووە ئەم شتان نەبوو ئێستا وردە وردە کەشتی نوێیەتە پێشەوە حکوومەت ئامادەکاریەکی نەکردو بۆی کە دەما و دەست بۆ کەسێکی وەکو من بیرم لەو مەشروع کردوتەوە و دەستم پێ کردووە چۆن ڕێنماییم کات چۆن باج و دەرامەتم لێوەربگرێت چۆن ئیجازەکەم باتێ ئەو گەورەترین مشکلەیە کە نەک هەر من پێش من و لە دوای منیش ئەو کێشەیە هەر بەردەوام ئەبێت هیوادارین چارەسەرێک بۆ بدۆزرێتەوە بەڵام وەکو لایەنی شتی تریش من بە ئیمکانەتی خۆم دەستم پێ کردەوە سپاس بەخوا لە مەرحەلێکی زۆر باشین وردە وردە پرۆژەکەمان بەرەو گەورە بوو نەچێت و هیواداری خزمەتێکی بەرچاو سپاس کا کوردین چەندێک ڕۆڵی پەروەردەیان خوێندن تەسیری هەبووە لەسەر دامزرانی کارەکەی تۆ یان بزنسەکەی تۆ ینی بە شێوەیەکی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ گرنگێکی زۆر زۆری هەیە بەڕاستی منەگەر ئەو 2 ساڵە کارم نەکردایە لەسەر ئەوەی هەنێک توڵی بزنس هەیە بمزانیە ڕەنگە ئێستا نەمتوانێت دەست پێ بکەم بە تاقی تەنیا خۆم دەست پێ بکەم و لەگەڵ چەند کەسێکی باڵین گەنجی ستارتاپن هەنێک شتێک ئەو ئەزمموی کە من وەرم گرتۆ پێشوەختە بیگەێنم بەوان ینی من ڕۆژانە بیر لەواکەمەوە کە هەموو ڕۆژێک پێویستمان بۆی ئەبدەیت لە خۆمان بکەین چ لە بوارەکانی مارکتینگ و سێلس و بزنس و هەموو ئەم تۆڵانە و من سپاسی هەموو ئەو لایەنە ناکەم بە ڤیم و بە ڕێکخراوەکانی تریشەوە کە کار لەسەرەوەکەن گەنج ئامادە بکەن بۆی کە بەر لە دەستپێکانێک شتایە بیزانیت و خوێندنەوە وە زمان زۆر زۆر تەسیری هەبوو ینی هەنێک سەرچاوە هەبوو کە من پێویستم پێی بۆ بخوێنەوە بە ئینگلیزی بەردەست بۆ بۆ بە عەرەبی و کوردی نەبووە هیچ واز کوردی هەوە هەر نییە بەڵام بە زمانەکانی تر بەردەستە یعنی ئەگەر باگراوندێکی پەروەردەیت هەبێ گرنگێکی زۆر زۆریە بێت واگەر نەژبێ مانای وانە کە ناتوانانی بزنس بکەیت ئەتوانی یعنی ئێستا سوپاس بەخوا ڕێکخراوەکان هەن کۆرسێکی مانگانە دوو مانگیەکەنەوە یا خۆت بۆ نمونە ئەگەر زمان بزانێت توانی خۆت کار لەسەر ئەوە بکەیت کە ڕۆشنبیرێتی خۆت زیاتر بکەیت لەو بوارەیە جیاوازی نێوان لە شوێنە ئیشکەیان کاری خۆت هەبێ چییە؟ ئەوە نمونەیەک هێداین بۆ هاوڕەکان مێهێنمەوە ئەڵێم تاوەکو مۆزەف بووم من لە کۆمپانیاک ئیشمە کرد قەت بیرم لەوە ناکردەوە مێشکم بەکاربێنم بۆ داهێنان بۆ لەبەرەوەی بە درێژای ڕۆژەکە لە بەیانی کاتژمێر 8 تا 4 ئێوارە تۆ لە کارکردنای 4 ئەڕۆی تۆ لەگەڵ چەند هاوڕێک و ماڵ و مناڵ و خێزانوانە دانیشیت کاتی ئەوە نییە بیرکەیتەوە لە داهێنان بەڵام من هەر ئەوەی کە لە کۆمپانیا عقدم تازە نەکردەوە 3 مانگ ئیسراحەتم بەخۆمە بیرم کردەوە یەکسەر توان ئیمکانێتی ئەوم هەبوو کە بیر لەو بکەم و ئەم پرۆژەیە بووی هەیە ئێستا کاتیوەیە کە جێبەجێ بکەم گرنگی زۆری هەیە لەوەی کە ئەگەر مودەیەکی زەمەنی ڕێستێک بە خۆت بیت بیر لەوە بکەیتەوە توانی داهێنان لە چ بوارێکا بکەیت دەست خۆش بێ زۆر سەرکەوت بەڕێز کاک جافمان لەگەڵایە دامەزرەر و بەرەوبەری کۆمپانیای فکر بەخێر بێکات ئەتوانی بە کورتی باسی کۆمپانیەکەمان بۆ بکەی و چۆن دەست پێ کرد و بە کورتی باسی ئیشەکانتانمە بکەیت ئێمە وەکو فکر ئیجنسی کریتیڤ ئیجنسیەکی لۆکەڵین کە خزمەتگوزاریەکانی ئێمە لە دانانی کۆمونیکیشن پلان و دانانی استراتیژی و دانانی ئایدیا و سوپەرڤیژنکردنی بۆ بابەتی ڕێکلامیە بەگشتی ئەم خزمەتگوزاریانی ئێمە ڕاستەخۆ خزمەتی کلاینتەکانمانی پێکەین وەکو کۆمپانیا و خاوەن براندەکان و بەشێکی تریشمان هەیە کە یارمەتی پرۆدەکشن هاوسەکانی پێەکەین لە هەموو کوردستان و عێراقا
کە ئەوان دێڵەکەن یاخود کارێک وەرەگرن یاخود ئیشێکەکەن لای ئێمە وەکو لایانی استراتیژی و کۆمونیکیشن پلانیان بۆکەن و دواتریشە کرد پێویستکە بە سوپەرڤیژن لەگەڵیان ئابین. ئیترەمە بە هەموو ئاڕاستەکانی ڕێکلام بۆ هەموو فێڵدەکان کە ئیشی تیاکەین بە هەموو بینراوە بیسراوە خوێنراوەکەەوە. کۆمپانیەکەتان چەند ستافن و چەندێکە ئەم ئیشاکەن؟ ڕاستی لە ئێستا ئێمە تازەین، ئەوە نابێت لەنچی کۆمپانیەکەمان کردووە. من وە خۆم پێشتر 5 ساڵ لەمە پێش یەکەم ئەزمموی کاری کریتیڤم هەبوو لەگەڵ یەکێک لە کۆمپانیا زۆر گەورەکانی عێراق با بڵێن کە هاما بوو. فکری ئەوە بوو یەکەم جار کەسێکم هێنا لە ئەفغانستانەوە کە هاوشێوی بڕوسلی بوو، کەساتێکی ناسراوی جیهانی. ئەو ئیشە بۆ دەستپێکی سەرەتایەکی زۆر باش و دروستبوونی چۆنڵی پەیوەندێکی زۆر باش بم بوارە. دواتر هەر لەگەڵ ئەو شەریکایە بەرداوام بووین. سەرەتا لەگەڵ یارمەتی چەند دۆست و برادێک کە لەوێ بوون ئیشی ئایدیامانە کرد، کۆنسپت و دانانی ئایدیا ئەوانەمە بەر لە 5 ساڵ. دواتر وایلا لە دوای ساڵێک وردەوردەکو کۆپیڕایتر دوای وای لێ هاو لە خلالیش کەمە بووم بە کریتیڤ دایرکتەر. سەرئەنجام تا چەند مانگە لەمە پێشکە لەو کۆمپانیا عەقدم تازە نەکردەوە، خاوەنی زیاتر لە 150 کەمپین بووم کە وەکو کریتیڤ دایرکتەر سەرپەرشتیم کردو و بیرۆک و ئایدیام بۆ دانا لە هەموو فێڵدەکان، هەتا فێڵدی سیاسی و تەندروستی و بازرگانی و تەوعیە و تەندروستی و هەتا دوایی هەموو جۆرە فێڵدەکان ئیشمان لەسەر کرد بوو. وای لێ کردم کە تموحی ئەوم هەبێ خۆم لەبەری بۆشایەکی زۆر گەورە هەبوو لە مەجای کریتیڤە و تەسەورم کرد ئەو تالێنتی کە هەیە خزمەتی یەک شوێنی پێ نەکەم، ئەتوانم خزمەتی چەند شوێنێکی تری پێ بکەم و لە هەمان کاتیشە زیاتر حڕ و ئاسوودە بم بۆی بتوانم کریتیڤێتی زیاتر بکەم. لە ئەمە سەرئەنجام ئەمە سەرچاوی گرکە بووی من کە کریتیڤ ئیجنسیک دانم بە شێوازێکی پرۆفشناڵ کە بە ستانداردی ئەو ئیشە بکەین کە لە دنیای ئەکرێت لەم بوارەیە. لە ئێستا ئێمە ستاف هەفتەی هەمووی 10 ڕۆژ هەفتەیەک نابێت لەنچی شوێنەکەمان کردووە، زیاد لە 5 نەفەرین، خۆم وەکو کریتیڤ دایرکتەر وەکو بەڕێوەبەری شوێنەکە و 2 ئەسیست کریتیڤ دایرکتەرم لەگەڵ کۆپیڕایتەرێک و دیزاینەرێک. و لە ئێستا ئیشی ئێمە بۆ حەجمە ئەڕوات وردە لەگەڵ گەورەبوونیشا ستافەکە گەوراکەین، چونکە لێرە کێشەی چیمان هەیە؟ تۆزە کێشەی تالێنتمان هەیە لێرە، بواری کریتیڤێتی لێرە شوێنێکی ئەکادیمی نییە بۆی بخوێنی. من وە خودی خۆم دەرچوو شوێنێکی ئەوتۆنیم، پێشتریش ئەمیکە پێیگەیشتوم بە چۆنەڵی بە باگراوندی ڕەنگاوڕەنگی ژیانی خۆم و ئەو شێوازی کە بەرکەوتن و لێخشاندن هەم بۆ لە ژیانە پێیگەیشتوم، یعنی بە ئاستی ژیری خۆم توانیومە چۆنڵێ بگەم بۆ باری کە لە کریتیڤێتیا خۆم بدۆزمەوە. و بەردەوامیش لە خلالی ئەم 5 ساڵە من هەم کۆمپانیاکە شاهیدم هەم خۆشم بەردەوام کە گەڕاوم لە زۆر سەرچاوە گەڕاوین. کەسی تالێندار تۆزە کەمە، بۆیە تا کەسێکە دۆزیتەوە تالێنتی هەبێت لە کریتیڤێتیا و بتوانێت لەسەر مۆزوعی تارگێت ئیش بکات و بگا بۆ هەدەف و ئامانجێکی مەزبوط بە شێوازێکی تەندروست، ئەمە قورسێکی زۆریە و بەردەوام لە هەر لە هەوڵیشان کە ئینشاءڵڵا ئەو شتە ینی چۆنڵێ تاک دروستکەین لەسەر ئەو بابەتە. ئێمە خودی خۆمانیشە لە ئامانجەکانمان لە دوای مۆزوعی بازرگانیە دروستکردنی تالێنتە و یارمەتیدانی ئەو کەسانی کە لە باری کریتیڤێتیا حەزەکەن دەرکەون یاخود ئیحتیمام بۆ بوارە بن. ئێوە ئیش لەسەر ئاستی ستارتاپ بزنس دەکەن یاخود بزنسێکی کە هەیە بزنس پلانی بۆ دانێن یان استراتیژی بۆ دانێن بەرە و پێش بڕوات یان وەکو ستارتاپ بزنسی بیدایی ئەتوان فکری بێنیان هاوکاری بکەن؟ خزمەت گوزاریەکانی ئێمە کە ئیشان لەگەڵاکەین بەڕاستی گشتگیرن. بۆ نمونە هەمووکو ستارتاپ کەسێک ئەگەر بێ بزنسێک دانێ ئێمە توانی لە فکری بزنسەکە یارمەتی بێن، هەڵبەت پاشەوەی کە بریفێکی لێ وەرگرین لە چه فێڵدێک و بە چه شێوازێک و بە چه حەزمێک و تارگێتەکەی کوێیە و لە ڕووی جوگرافیا و کاستەمەرەکانی کوێن لە ڕووی تەمەن و چین و ڕەگەز و ناوچە و ئاست و هەتا ئیلی ئاخر یارمەتین بۆ جۆرە بزنسی کە لە مێشکایەتی جیاوازترینی پێ بەخشین. بۆ نمونە کافێ مەطعەم لە هەموو دنیا زۆرە، بەڵام شوێنێکەیە کە تاکە بۆ فکرێکی جیاوازی تا بەکار هاتووە. ئێمە توانین لەم ڕۆ یارمەتی بین کریتیڤێتی ئەو بەشەی بۆ بکەین وەکو بڵین کریتیڤێتی بزنسەکەی بۆ داڕژینەوەکوی کە چۆن بین ئەو شوێنی کە ئەم هەیەی خزمەت گوزاریەکانی چۆن خۆی پێ جیاوازکە لە شوێنی تر. ئەم وەکو ستارتاپ وەکو ئەوی کە کەسانی کۆمپانیای زۆر گەورە براندی زۆر گەورە ژیان هەر شوێنێکی تر کە بێوێت بە بازارکردنی کاڵاکەی پیا یاخود ئێمە ئیشەکەین با بڵێن ئیشەکەین لەسەر بەرزکردنەوەی خواست لەسەر کاڵایەک یان براندێک یان ناوێک یان جیهەتێک یان لایەنێک هەتا ئیلی ئاخر، بەوەی کە بە حەجمی بچووک
هەمووکو کەمپینی بچووک هەمووکو کەمپینی درێژخانیش بە ساڵ ئێمە یارمەتیانی طبعاً لەم بینە شێوازەکان زۆرن تێکەڵن شتەکان زۆر جیاوازن بەڵام بە حەجمێ بێ ئێمە بەپێی حەجمی خۆی تەعاملی لەگەڵەکەین و یارمەتیین. وەکو ستارتا بزنس دایم کێشەی فەندیان هەیە ستارتا بزنس چۆن توانن ئێوە هاوکاری ستارتا بزنسێک بکەن کە بیرۆکێکی بێنێ و هەروەها سارەکەی معقول بێ و چۆن هاوکاریەکەن؟ ئێمە لە ڕابردووان نمونەمان هەبە من وەکو شەخص وەکو خۆم ئێستاش وەکو فکرد ئەو دەرگایمان واوەڵایە بۆ هەموو ئەو گەنجانی کە ئەیانێ کارساز بن یاخود بۆ هەموو ئەو جێهێتانی کە ئەیانێ دەست پێ بکەن و توانایکی مادی ئەو توانەوێ خزمەتگوزارەکانی ئێمە حتا هەندێک جار لەوانێ بگاتە ئاستی پێ بەرامبەریش چونکە ئەڵێ کاڵا ببی باڵا بەو شێوازە ئێمە یارمەتیانین کە ئەوان بتوان سەرکەون چونکە بۆ مۆزوعی کریتیڤیتی پیشاندانی ڕێگەیەکە یعنی ڕێگەیەکی گونجاوترە بە شێوازێکی گونجاوتر بۆ شوێنێکی گونجاوتر بە حەجمێکی گونجاوتر ئەمە بۆ ئێمە دڵخۆشی ئەگەر ببینین ببینەتە مای هاوکاری بۆ کەسێک هەڵبەت کەیس تا کەیس فەرقەکە بەڵام ئێمە وەکو فکر دەرگامان ئاوەڵایە بۆ هەموو گەنجێک من هەن لێرەوە ڕایگەێنم بۆ هەموو گەنجێکیەوە دەستکا بە کارێک ئێمە وەکو فکر ئیجنسی دەستمان ئاوەڵایە وەکو ستارتەپ لەگەڵ یابین. دەستە خۆش بێ زۆر سپاس سەرکەوتە بوون. کاک ڕەنجەر بگەڕێنەوە لای جەنابەت کێشەی زۆربەی گەنج ئەوەیە کە ئەیانەوێت لە شوێنێک دامەزرێن و ئیشکەن بەس لە عینین کاتە مرتاح نین یان لە ئایندە ئەیانەوێت ئیشی خۆیان بکەن. ئێوە وەکو زانکۆی کۆمار چی ڕۆکۆمەند دەکەن بۆ خەڵکیان چی بۆ گەنجەکان کە ئەیانەوێت ئیشی خۆیان بکەن و چۆن توانین هاوکاریان بکەین؟ سەرەتا ئەمێ ئەوە باسکەم ڕاستی مەرج نییە لایەنە پەروەردەیەکە با بڵین جیهەتی یەکەم و کاریگەر بێ بۆ هەر کارسازێک. ئێمە وەکو زانکۆ بە ئەرکی خۆمان زانیوە لەو ئەمانەتەی کەلامانە کە فێرخوازەکانمانن ئەو ژینگەیان بۆ بڕەخسێنین کە کارسازی ببێت لە بەشێک لە ئەرکەکانیان واتە بیرۆکەی کارسازی و بوون بە کارساز ڕنگدانەوەی هەبێت لە ژیانیان لە ئەو چەند ساڵی کە لە لای ئێمن. بەڵام ئەبێ ئەوەش بزانین بەشێکی گرنگ لە بابەتی کارسازی فێرخواز خۆی خودی خۆیەتی. مەرج نییە کەسە کارسازەکان بەردەوام لە ناوەندە خوێندنەکانەوە یان ناوەندە پەروەردەیەکان بوون بە کارساز. بەڵام من خۆم لێ یەک لە چاوپێکەوتنەکانی یەکێک لە کارسازە بەناوبانگەکان کێسە کۆمپانیایەکی گەورەی هەیە بینیم باسی ئەوەی کرد وتی ئەگەر لە کاتی سەردەمی کۆڵێجما کارسازی ئەنتەرپرینۆر بۆ نمونە شارەزاییم هەبوایە ئەو هەلەم هەبوایە کە کۆرسێک دوو کۆرسم بخوێنایە لەوانەیە لە کاتی بڵین کارەکەما کە بووم بە کارساز هەنێک زیان بە من نەگەشتایە کە زیانەکەی ملیۆنان دۆلار بوو چونکە هەنێشتی سادە هەبوون کە پێویست کە کۆمەڵە پرنسپڵی سادەی کارسازی بوون کە من بەهۆی کەم ئەزممونیمیان نەشارەزا بوون من زیانەکەم تاقی کردەوە تا فێری بوو کەسێک نەبوو پێم بڵێ واتە ناوەندەکان دەوریان هەیە بەڵام ئەبێ خوێندکار خۆشی ئەوە بزانێت کە بوون بە کارساز تەنها ئەوە نیە تۆ لە کتێبەوە بوێ بە کارساز. بەڕاستی هەر لە پێناسی کارسازیەوە کە کەسی کاریگەرن کەسی نوێگەرن پرۆبلم سۆڵڤەرن یعنی بۆ بوون بە کارساز تۆ پێویستت بەوە هەیە بەپێی زانستی ئەو زانستی کە ئێستا لە کارسازیە هەیە تۆ بێ ڕۆژانە دەیان کێشە حەلکەی و ئەبێ کەسێکی بیگنەر بیت واتە تۆ ورد بیتەوە بۆم نەبزانە لە سولێمانی لە شارێکی کۆی ئێمە چ نەقسێکمان هەیە شتێکی تازە بێ بۆیە پیانەوترێ کەسی نوێگەر لەبەر ئەوە خودی خۆی پێویستە فێرخوازەکە ئەوە بە ئەرکی خۆی بزانێت کە بیر بکاتەوە وەکو ئەم بە ڕێزانەکە هەمویان کارسازن و بیریان کردوێتەوە و لە مودەیەکە توانیانە بە بیرۆکەیەک بگەن ئەمە وەکو لایەنێک لایەنی دووەم خۆتەزانی بەداخەوە لە وڵاتی ئێمەیە وەرگرتنمان مرکزیە تا ئێستش لە زۆرێک لە زانکۆتایەتی لە زانکۆ حکومیەکان هەمی بەو شێوەیە ئەمە وا ئەکات بۆ نمونە من لەوانەیە کە بیرۆکەیەک مەبێت لە مەجای بزنس بەڵام سیرەکەم بۆ نمونە لە بەشێکی کە وەرەگیرم بە لە زمانی کوردی یا لە مێژوو یا لە جوگرافی هەر بەشە و کاریگەری خۆی هەیە من باسی بەشەکان ناکەم یعنی لێرە بەڵام بەبەستەکەم لەوەیە فێرخواز بە پێی خواستی خۆی لە زانکۆ ناخوێنێ ئەمە وا ئەکا ئەو بیرۆکەی کە هەیەی لە بیری بکە لە مدەی خوێندنەکەیە بیر لە تەنها لە مەجالەکەی خۆی بکاتەوە بەداخەوە ئەمە کاریگەری نەگەتیڤی لەسەر خوێنکار بەجێ هێڵێ
بۆیە ئێمە باوەڕمان بۆ هەیە و زانکۆی کۆمار کارسازی بکەین بە بیرۆکەیەک بۆ هەموو بەشەکان و ئەرکی زانکۆشە بەڕاستی کۆرسی جیاواز پێشکەشی تەلەبە بکە واتە تەنها تەرکیز لەسەر تایبەتمەندیەکی دیاریکراو نەکاتەوانێ بیر لەوە بکاتەوە کە فێرخواست پێویستە کۆرسی جیاواز وەربگرێ و بیرۆکەی جیاوازی بدرێتێ و ئەو مامۆستایانش کە ئەو وانانە بۆ فێرخوازانە ئەهێڵێنەوە کەسانی شارەزا بن و ئاگاداری ژینگەی بازار بن و پرۆگرام و شێوازی وانەوتنەوەکانیان زیاتر بەو شێوازە بڕوات بۆ ڕێگەیە بڕوا کە کاریگەری لە فێرخواز بەجێ بێڵێ بۆ ئەوەی کە بتوانێت لە دوای دەرچوونی لە زانکۆ پێگەیەکی هەبێ و کاریگەریکی هەبێ. کاکرانجەر بۆ زۆربەی خوێندکار بە دوای تعینبوون ئاگەڕێ دەست ناکە بە ئیشی خۆی یانان بیرۆکەیەکی هەبێ بەس لە ئاخیرە وازی لێ هێنێ ئەشرە سەرەوەی کە دامەزرێت لە شوێنێکی ڕاستە بە تاکی لە کللتوری ئێمە ئێستا وایە ئەمە ئەگەڕێتەوە بۆ پلانی حکوومەت هەنێکی بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردووە گەر بیر بکەینەوە خەڵک زۆربەی باوەڕی بە کەرتی تایبەت نەبوو واتە هەمووی هەوڵی بۆ تاعینات یعنی دامەزراندنی گشتی چاوەڕێی ئەکرد ساڵێ 2 ساڵ 3 ساڵ هیچی نەیەکرد تا ناوی بێتەوە ئەمە خۆی لەوە سەرچاوی گرتووە ئەو وا بیرەکاتەوە کە ژیانی تەئمینترە لە کەرتە گشتیەکە و خانە نشینی هەیە بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری نەگەتیڤی لەسەر کللتوری ئێمەوە لەسەر وڵاتی ئێمە بەجێهێشت لە ئێستەیە خۆتە زانیەوە چەندەها ساڵە کەرتی حکومی بەڕاستی هیچ توانایی وەرگرتنی نەماوە و ئەوەشی کە هەیەی زۆر لی زیادە خۆشی لەبەر ئەوە ئێمە وەکو زانکۆ باوەڕمان بۆ هەیە کە فێرخوازەکان دروست بکەین بە پێی تەڵەبی دەرەوە واتە تەرکیزی ئێمە پرۆگرامی ئینترنشیپمان هەیە ئینترنشیپ واتە ڕاهێنانی تواناکان کە ئەمە فێرخواز واجبە ئیجباریە مەستە ئەبێ وەری بگرێت لە زانکۆی ئێمە بەپی ئەم پرۆگرامە ئێمە وا دیزاینی پرۆگرامەکەمان کردووە فێرخواز بە هیچ جۆرێک نابێ لە کەرتی حکومی ئەم پرۆگرامە کە ماوەی چەند سەد سەعاتێک لەو شوێنە بەسەرەبە کە یەکێکە بەڕاستی لە هەنگاوە زۆر ئەرێنیەکان کە زانکۆکان ناوەندەکانی خوێندن بیان لەوێ فکرەی کارسازی لە ناو فێرخوازەکان بڵاو بکەنەوە چونکە لەم ڕێگەیەوە تۆ دەرگایەک بکەیتەوە بۆ خوێندکارەکانت کە ئاشنا بن بە ژینگەی کەرتی تایبەت ئەو هەموو شتێک بینێتەوە ئەوەی کە پرسیارەکەی جەنابیشت بەشێکی گەڕێتەوە بۆ ئەوەی کە کەرتە حکومیەکە خەڵک وا بیری کردو کە خانە نشینی باشترە بەڵام لێرە ئەرکی حکوومەتە بەڕاستی پەرەیەکی زیاتر بە کەرتی تایبەت بدا و ژیانی ئەو چەند هەزاران کەسی کە لە کەرتی تایبەتن زیاتر تەئەمین بێن لە ڕووی خانە نشینی لە ڕووی هەر پێویستیەک کە یان هەر شتێکی پێویست کە کەسێک لە کەرتی حکومی هەیەی و پێویستە لە کەرتی تایبەتی شەوی وەکو تەئمینات وەکو مێنحا وەکو ناردنەدەرەوەی خوێندن کە تۆ ئەمانەت بۆ کەرتە تایبەتەکەش کرد کەرتە تایبەتەکەشت بژاندەوە و کاتە توانی تۆ باجیشی لەسەردا بنەی و ئەو کاتە توانی زیاتر هانی گەنجەکان بی تەرکیزیان لەسەر کەرتی حکومی تایبەتەکە بێ بەڵام ئەوەیە ئەوڵێ منە ڕۆمە کەرتی گشتی چەند سەعاتی یەکەم داوامەکەم ڕاتبێکی باش وەرەگرم خانە نشینیم هەیە ئەمەیە یعنی بیرۆکەکەیە کە خۆمان وەمان کردووە هەوڵ بۆ دامەزراندن بدەین دەست خۆش کاکرەمجەر دواوتار بۆ هەفتە کارسازی جیهانی چییە؟ زۆر سپاسی جەنابتان دەکەم و وەکو لە سەرەتاشا باسم کرد هیوادارم ڕێکخراوەکان و دەستگاکان هەمویان چاو لە ڤین فاوندیشن بکەن بەڕاستی ئەمە بێتە پێشینەی کارەکانیان بە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆیە چونکە وەکو ئاگادارین هەزاران ڕێکخراومان هەیە و هەر کەس لە شوێنی خۆی بتوانێت پرۆژەیەک لە ناوەندەکەی خۆی بڵاو بکاتەوە کاریگەری زۆر باش بەجێ هێڵێ چونکە ئێمە لە ئێستایا زیاتر لە هەموو کارێک پێویستمان بە دروستکردنی ئەو ژینگەیە کە فێرخواز یان کە گەنجەکانمان بتوانن خۆیان بدۆزنەوە لە ڕووی دروستکردنی هەلی کار و بوون بە کارساز و لە هەمان کاتە دابینکردنی هەلی کار بۆ کەسانی دەوروبەریشیان زۆر سپاس بە جەناب کاکوردین دواوتارە بۆ هەفتە کارسازی جیهانی دەستخۆشتان لێکم بۆم دەرفەتە ئەڵبەتە ئەوەی کەی بینم هەوڵێکی جدی هەیە لەلایەن ڕێکخراوەکان و کەرتی تایبەتەوە بۆ با بڵێن پێگەیاندنی گەنج و هۆشیارکردنەوەیان هیوادارم حکوومەتیش بیر لەو کاتەوە ئامادەکاری بکا بۆوانەی کۆمەڵە بزنسی جیاوازەیە کە ڕاستە لە وڵاتانی تر هەیە بەڵام لێرە نییە ئامادەکاری بۆ بکرێت چجار لە ڕێی پەرلەمانەوەیە لە ڕێی حکوومەتەوەیە لە ڕێی بەڕێوەبەراتیەکانەوەیە کار لەسەر ئەو بکەن تابتوان کار ئاسانی بکەن ئێمە نەبین بە زەحیەی
ئەوڵ ینی بنمونە من کە یەکەم کەسمەک و کۆمپانیاکی ئەدڤێنچەر کارەکەم من تەسحیەکە ماوە بۆ نۆ کەسێکی تر لە بوارێکی تراکە یەکەم جارە لە عێراقا ئەو سرویسە بەردەستە بێ مانای وانە کە لە وڵاتانی ترنی هەیە لە وڵاتانی تریژەیە بەڵام کاتێک کە لێرە بەردەست ئەبێ حکوومەتی ژۆ کاراسانی کرد بێ کە بتوانین بە ئاسانی بگەین بە ئامانجەکەمان دەستان خۆش لە کاتژە دواوتارە سپاس بۆ ئێوە بۆ ڤین بۆم پانێڵە هەڵبەت کاریگەریشی زۆر باشیە بێت و ڕەنگە لە داهاتوێکی زۆر کەمە وردە وردە چۆنەڵە ئیفێکتەکی ببینینەوە ومێدەوارم نمونەتان زیابێت و هەموو ڕێکخراوەکانی تریش هاان بنمانێ ئەوە ئەگەر وەکو لایانی مادی ناتوانن فۆندی کارسازەکان بکەنیان وەکو لانی قانونی حتا وڵاتەکەمانی ئەوە نیە کە کار ئاسانی بێت بۆ کارساز لانی کەم با ڕێکخراو مەدەنیەکانیان لانی کەم با کەسانی شارزایان لانی کەم ئەو کەسانی کە تەجروبان هەیە ئەو تەجروب و ئەزمونانی خۆیان شێرکەن لەگەڵ هەموو ئەو گەنجانی کە ئایانەوێت دەست پێ بکەنیان لەگەڵ هەموو کارسازانی کە لە سەرەتایان بۆ ستارتەپی بزنسێک و هەموو ئەو کارسازانشی کە ئەگەر بیرۆکییان هەیە ئەگەر فکرێکیان هەیە یاخود ئەگەر تمۆحێکیان لە دڵایە پێویست ناکە چاوەڕێی هیچ کەسێک بی کە بێت و دەستی تۆ بگرێت خۆتان ئەتوانن ئەو کەرکەسە و خۆی سەرچاوی مۆتیڤێتێک بە خۆی بدۆزێتەوە و خۆی هانی خۆی بە و دنیاش بەبێ مجازەفە هەستەکەم نەتامی هەیە نە ئەنجامێکی هەیە بۆیە سەرنجام ئەگەر هەم کارسازەکان و تاک ئەو توانایی هەبێت کە ینی ئەو بڕیا ئەو شتە لە ناخیابەکە بێت مجازەفە بکات و بێوێت تمۆحی هەبێت و لەو لاشەوە ڕێکخراوی نمونی ئێوە چەندینی تر ڕێنیشاندەریان بکەن لە ڕووی زانیاریەوە لە ڕووی بەرچاوڕوونیەوە ڕەنگە لە داهاتوێکی زۆر کەمە هەم ئەم شار و هەم ئەم وڵاتە ئەنجامێکی زۆر باشتری هەبێت. سپاس بۆ دەست خۆش سپاس بۆ سەرکەوتن.